بینەرانی عزیز سڵاوێکی گەرمتان پێشکەش لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێری چەند هەواڵ. کۆبوونەوەی کرێکارانی بێکارکراوی پێترۆشیمی ئیلام لە بەردەم نەخۆشخانەی ئەو شارە، پەیمان نوێکردنەوەی دایکانی دادخوازی بۆکان لەگەڵ ئاواتی گیان بەخکردووان، بەیاننامەی ژنانی تێکۆشەری مەهاباد بۆ پشتیوانی لە ژنانی مەحکوم بە ئێدام، سووتانی دەیان هێکتار لە دارستانەکانی سەلاسی باوەجانی و بایەخنەدانی ڕژیم، دۆخی خراپی تەندروستی زەینەب جەلالیان و بێبەشکرانی لە دەرمان، چوارمین ڕۆژی مانگرتنی کێشاوەرزان لە ئێسفەهان، شەپۆلی بانگێشت و دەستبەسەرکردنی چالاکانی مەدەنی لە ئێران و خۆپیشاندانی هەزاران کەسی خەڵکی بەلوچ لە پاکستان. درێژێ هەواڵەکان کۆبوونەوەی کرێکارانی بێکارکراوی پێترۆشیمی ئیلام لە بەردەم نەخۆشخانەی ئەو شارە. شەوی هەینی 12 گەلاوێژ کۆمەڵێک لە کرێکارانی بێکارکراوی پێترۆشیمی ئەرغەوان گۆستەری ئیلام پاش هەوڵی خۆکوژی یەکێک لە هاوکارەکانیان لە بەردەم نەخۆشخانەی ئەو شارە کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان کرێکارێکی دیکەی پێترۆشیمی ئەرغەوان گۆستەری ئیلام بەهۆی دۆخی خراپی مەعیشەتی هەوڵی خۆکوژی داوە، بەڵام ڕەوانەی نەخۆشخانە کراوە و ئێستا دۆخی تەندروستی ناجێگیرە. بە دوای ئەو ڕووداوەدا کرێکارانی کۆمپانیای ئەرغەوان گۆستەر لە بەردەم نەخۆشخانە کۆبوونەوە و ناڕەزایەتیان بەڕێوەبردو دژ بە بەرپرسانی ڕژیم دروشمیان بەرز کردەوە. جێگەی ئاماژەیە کە لە چەند مانگی ڕابردوودا چەند کرێکاری دەرکراوی ئەو شرکەتە بەهۆی نەدانی داخوازی و دۆخی خراپی مەعیشەتی کۆتاییان بە ژیانیان هێناوە. پەیمان نوێکردنەوەی دایکانی دادخوازی بۆکان لەگەڵ ئاواتی گیان بەخکردوان. ڕۆژی هەینی 12 گەلاوێژ ژمارەیەک لە دایکانی دادخوازی شۆڕشی ژینا لە شاری بۆکان لە کۆبوونەوەیەکدا بۆ جارێکی دیکە پەیمانیان لەگەڵ ئاواتی گیان بەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری نوێکردەوە. ڕۆژی ڕابردوو دایکانی نەمران، شەهریار محەممەدی، ئەمجەد عنایەتی، ئیبراهیم شەریفی فەر و هیوا جانجان سەردانی دایکی هەمیشە زیندوو هەژار مامخۆسرەویان کرد. دایکانی دادخوازی بۆکان وێڕای ڕێزلێنان لە یاد و بیرەوەری هەموو گیان بەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە و بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پرشانە زیان بن. بەیاننامەی ژنانی تێکۆشەری مەهاباد بۆ پشتیوانی لە ژنانی مەحکوم بە ئێدام. ژنانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی مەهاباد ڕۆژی هەینی 12 گەلاوێژ لە بەیاننامەیەکدا وێڕای ئیدانەکردنی سزای ئێدامی شەریف ئەم محەممەدی و پەخشان عەزیزی خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیان بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە ڕژیمی دژەژنی کۆماری ئیسلامی دەیەوێت لە ڕێگەی سەپاندنی سزای قورس بەسەر ژنانی تێکۆشەردا گوشاریان بۆ بێنێت تاکو واز لە خەبات بێنن، بەڵام هەوڵەکانی ڕژیم لە ساڵانی ڕابردوو ئاکامێکی نەبووە و ژنان بەهێزتر و بەوێرانەتر لە جاران بۆ گەیشتن بە ئامانجەکانیان تێدەکۆشن. ژنانی ئازادیخوازی مەهاباد وێڕای ئاماژەدان بە درێژەی بزوتنەوەی ژن ژیان ئازادی ڕایانگەیان کە شۆڕشی ژینا پایناوەتە قۆناغێکینەوە و ڕژیم شکستی هێناوە. ژنانی خەباتکاری مەهاباد سەرڕای پێدانی هۆشداری جدی بە حکوومەت خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئێدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. سووتانی دەیان هێکتار لە دارستانەکانی سەلاسی باوەجانی و بایەخنەدانی ڕژیم. ڕۆژی هەینی 12 گەلاوێژ دارستانەکانی سەلاسی باوەجانی بۆ چوارمین ڕۆژی بەردەوام لە ئاگردا سووتا و بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان پێنادا. بەپێ و وێنە و ویددیوانەی بەدەستمان گەشتووە ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش لە شارەکانی پاوە، ڕوانسەر و جوانڕۆ بە یارمەتی ژینگە دۆستانی سەلاسی باوەجانی و ڕۆشتون، بەڵام بەهۆی نەبوونی ئیمکانات شاخاوی بوونی ناوچەکە و شنەی توندی بای شەماڵ نەیانتوانیوە ئاگرەکە کۆنتترۆل بکەن. چالاکانی مەدەنی سەلاسی باوەجانی و پاوە جاوا لە خەڵکی شارەکانی دیکە دەکەن بە هانایانەوە بچن و یارمەتیان بدەن. دۆخی خراپی تەندروستی زەینەب جەلالیان و بێبەشکرانی لە دەرمان. زەینەب جەلالیان بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی یەزد لە 17مین ساڵی بەندکرانیدا وێڕای خراپی دۆخی تەندروستی لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە.
ئەو بەندکراوە سیاسیە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا ئێش و ئازارێکی زۆری کێشاوە تەنیا یەک جار پزیشکی زیندان چاوی پێکەوتووە. زەینەب جەلالیان لە زینداندا تووشی نەخۆشیەکانی بەرفەکی دەم، نینۆکی چاو، ئاسم و گورچی لەبووە. بەڵام بەرپرسانی زیندان بۆ ئازادی و دەستڕاگەیشتنە و چالاکە سیاسیە بە دەرمان مەرجی پێدانی بەڵێننامە و داوای لێبوردونیان داناوە. ئەو ژنە تێکۆشەرە قبوڵی نەکردووە و ڕایگەیاندووە کە قەت بۆ بەرگری لە مافەکانی داوای لێبوردن ناکات. چوارمین ڕۆژی مانگرتنی کێشاوەرزان لە ئیسفەهان. کێشاوەرزانی ئیسفەهان ڕۆژی هەینی 12 گەلاوێژ بۆ چوارمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە نەدانی حەقئاوەی زایەندەڕوود درێژەیان بە مانگرتندا. ماوەی 4 ڕۆژە کشاوەرزانی ئیسفەهان بە تراکتۆرەکانیانەوە لە مەیدانی خوراسگان مانیان گرتووە. کرێکارانی ناڕازی خێوەتیان هەڵداوە و داوا دەکەن حەقئاوەی زایەندەڕوودیان پێ بدرێت تاکو و زیاتر لەوە تووشی زیان نەبن. ناڕازیان ڕایان گەیان سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی لە بواری کشت و کاڵ و سەنعەتدا بووەتە هۆی لە ناوچوونی تەڵاوەکان، وشکبوونی سەرچاواویەکانی ژێرزەوی، داڕەمانی زەوی و کۆچکردنی گوندنشینان بۆ شارەکانی دیکە. شەپۆلی بانگێشت و دەستبەسەکردنی چالاکانی مەدەنی لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی لە پارێزگاکانی تاران، سیستان و بەلوچستان و ئازەربایجانی شەرقی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانگێشت و دەستبەسەر کراون. بە پێی راپۆرتەکان هونەرمەندێکی خەڵکی تاران بە ناوی زارا ئیسماعیلی کە بێحجاب لەسەر شەقامەکانی تاران موزیکی زیندوی پێشکەش بە خەڵک دەکرد لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەستبەسەر کراوە. لە شەقامی دانیشتووی شاری زاهیدان دوو خوێندکار کە ناسناوەیان ئاشکرا نەکراوە لەلایەن لەباس شەخسیەکانی ڕژیمەوە دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. لەلایەکی دیکەوە چەند چالاکی مەدەنی بە ناوەکانی عەلی لەسانی، مهدی لەسانی، مەیسەم جوڵانی، بهزاد دەشتی، ڕەزا واسەقی و پژمان سەلیمی لە کاتی گەڕانەوەیان لە قەڵای بابەک لەلایەن دارایی ئیسلاحاتەوە ڕفێندراون و زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستا نییە. هەروەها 4 چالاکی مەدەنی خەڵکی ئازەربایجانی شەرقی بە ناوەکانی کازم سەفابەخش، سیامەک سەیفی، سامان بیدار و سالار مهدیپور لەلایەن دادسەرای گشتی و ئینقلابی مشکینشار بانگێشکراون. خۆپیشاندانی هەزاران کەسی خەڵکی بەلوچ لە پاکستان. ڕۆژی هەینی 12 گەلاوێژ هەزاران شارۆمەندی بەلوچی پاکستانی بە بڕیاری مێهرانگ بەلوچ لە شاری بەندەری گوادر ببورن خۆپیشاندانیان کرد. بەشداربوونی ئەو خۆپیشاندانە سەرکوتی وەحشیانەی خەڵکی یالەتی بەلوچستانیان لەلایەن دەوڵەتی پاکستان بە توندی شەرمەزار کرد و پاش خوێندنەوەی سوێندنامە خوازیاری ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. شانی باسە چەند ڕۆژ لەوەبەر هێزە ئەمنیەتیەکانی پاکستان ناڕازیانی بەلوچیان دابووە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا دەیان کەس کوژرا و بریندار بوون و سەدان خۆپیشاندەر دەستبەسەر و زیندانی کران. وا دووە هەواڵمان سەبارەتە بە هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر بنکەکانی حیزبوڵڵا. بەیانی ڕۆژی شەمە 11 گەلاوێژ فڕۆکەکانی ئیسرائیل هێرشی گەورەیان کردە سەر بنکەکانی حیزبوڵڵا لە لوبنان و سووریا و چەندین تەقینەوەی بەهێز ڕوویدا. بەپێی ئەو وێنەوەی دوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە کاروانی بارهەڵگرەکانی سپای قودس کە چەک و چۆڵ و تەقەمەنیان بۆ حیزبوڵڵای لوبنان گواستوەتەوە لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیلەوە کراونەتە ئامانج و چەندین تەقینەوەی بەهێز ڕوویداوە. هەروەها لە سنووری نێوان سووریا و لوبنان بنکە موشکی و پابادیەکانی حیزبوڵڵا لە پارێزگای حۆمس کراوەتە ئامانج و زیانێکی زۆر بەر ئەو گروپە گەیشتووە. بەڵێ ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بشین.